بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ من ئێستا لە بەردەم بارەگای ڕوتی هەڵوێستی نیشتیمانیم لە پارێزگای سلێمانی وا دیارە لە ماوەی دوێنێ و ئەمڕۆدا دوو کۆبوونەوە لە نێوان لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بە واتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەنجامدرا دوێنێ لە مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەرێک لە کۆمەڵی دادگەری کوردستان و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و هاوکات جوڵانەوەی نەوەی نوێڕۆتی هەڵوێستی نیشتیمانی سەردانی مەکتەبی سیاسی یەکگرتوویان کرد و کۆبوونەوە بە مەبەستی پێگەێنانی هاوپەیمانێتیەک بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لە مانگی 11 ئەم ساڵدا بەڕێوە بچێت و ئەمڕۆ جارێکی دیکە کۆبوونەوەی دووەمی ئەم لایەنانە بەڕێوە چوو و هاوکات لایەنێکی دیکە بەرەی گەل ئەمڕۆ ئامادەی کۆبوونەوەکە بوو و لەلایەکی دیکەوە چەند کەسایەتێکی دیار چەند کەسایەتێکی سیاسی دیار ئەمڕۆ بەشداری کۆبوونەوەکە بوون کە دیارترینیان دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان بوو بێگومان ئەمڕۆ ئەمە دووەم کۆبوونەوە بوو کە بەڕێوە چوو کۆبوونەوەکان بە مەبەستی پێگەێنانی هاوپەیمانێتیەکە بۆی کە بەشداری بکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە مانگی 11 ئەم ساڵ بەڕێوە بچێت زانیاریەکان تا ئێستا بەم شێوازن کە کۆبوونەوەکان بەردەوامە و بە گوێرەی ئەو زانیارانی دەست من کەوتووە لێک تێگەیشتن هەیە بۆ پێگەێنانی هاوپەیمانێتیەکە بەڵام بێگومان بە چەند زنجیرە کۆبوونەوەکدا دەبێت تێبپەڕن تاوی کە لەسەر میکانیزمی دروستبوونی هاوپەیمانێتیەکە واروها کەسایەتیەک دیاری بکەن بۆ ئەوەی کە سەرۆکایەتی ئەم هاوپەیمانێتیە بکات و بەشداری بکەن لە بەشداری بکەن لە هەڵبژاردننی مانگی 11 ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لەو مانگەدا بەڕێوە بچێت وەوا بڕیارە سبەینێ کۆبوونەوەیەکی دیکەش بەڕێوە بچێت کە تا ئێستا نازانرێت لەلایەن کام لایەنەوە بەڕێوە دەچێت و لایەنەکان لەکوێ کۆ دەبنەوە ئەمە کۆتا زانیاریە لەسەر کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی دەرەوەی دەسەڵات کە بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ناسراون.